بسم الله الرحمن الرحیم. مامۆستا مەلا جەرجیز ئیبراهیم پێشنوێژ و تارخێنی مزگەوتی حاجی حسێن لە شاری هەولێر بەهۆی نەخۆشیەوە لە تەمەنی 80 ساڵی کۆچی دوایی کرد. کوڕی گەورەی مامۆستا جەرجیز دەڵێ مامۆستا لە ساڵی 1965ەوە پێشنوێژ و تارخوێنە تاکو ئەو ڕۆژەی وەفاتی کرد. زۆر سوپاستان دەکەین ئەرکتان چێشاکە هاتینە لۆ دووشەی جەنازەی باوکمان. زۆر سوپاستان دەکەین. ئەوە بەس قەدەری خوایە نەخماوە کە نەخۆشە ئەو ڕۆژ ئیرادەی خوای بوو. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. خولیای مزگەفتێ بوو لە ساڵی 1965 باوکم ئیمام و خەتیبە لە مزگەوتێ تاکو 2026 هەتا دوو مانگلەوەی پێشتر هەر هاتچووی مزگەفتەی کردیا 2 سەعات مایە لۆ نوێژ سبەینێ چوویتە مزگەفتێ. خولیا و ئەوەی خوڕەوشتی مزگەوت بوو. هەر پێنج فەرزشی لە مزگەفتێ بووە. مامۆستا مەلا جەرجیز ئەندامی یەکێتی زانایانی کوردستان بوو. جێگری سەرۆکی یەکێتی زانایانیش دەڵێ کەسێکی کاریگەر و ڕەمزی ناو یەکێتی زانایان بوو وەک چۆن لە شاری هەولێر کەسایەتیەکی دیار بوو. طبعا مامۆستا مەلا جەرجیز ڕاستە ئەندامێک بوو لە لای ئێمە لە یەکێتی زانایان، بەڵام وەکو معاملەی مامۆستا مەلا جەرجیزی لەگەر ئێمە وەکو ئەندام نەبوو. مامۆستا مەلا جەرجیز بەنسبەت یەکێتی زانایان یعنی ئەندامێکی گەورەی ناوی یەکێتی زانایان بوو، ڕەمزێکی زۆر جوانی ناوی یەکێتی زانایان بوو. هەر چۆن ڕەمزێک بوو لە شاری هەولێر لەناو هەموو قورئان خوێنەکانی هەولێرش ڕەمز بوو، بە هەمان شێوە لای ئێمەش ڕەمزێکی زۆر گەورە بوو. طبعا وەفاتی مامۆستای خەسارەتێکی گەورە بوو بەڕاستی بۆ شاری هەولێر، بۆ زانایان، بۆ قورئان خوێنان، بۆ ئەو موقعی کە مامۆستا لێی بوو. بەڵام مەسیر و چارەنووسی ئێمە هەمومان مردرا. شاری هەولێر و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەگشتی زانایەکی زۆر گەورە و مەزنی هەرێمی کوردستان لەدەستدا، ئەویش مامۆستای بەڕێز و خوا لێ خۆش بوو، مامۆستا مەلا جەرجیز ئیبراهیم هەولێری. مامۆستا مەلا جەرجیز لە تەمەنی 80 ساڵی بەهۆی نەخۆشی تاوەکو یەک هەفتە پێش کۆچی دوایی بکە هەر وتاری بەردەوام بووە. مامۆستا مەلا جەرجیز جگە لە پێشنوێژ و تارخوێنی بەوە ناسراو بوو لە سەرەتای هەر بۆنەیەکی ئاینیدا چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزی بۆ ئامادەبووان دەخوێند، بۆیە لای زۆرێک لە هاوڵاتیانی هەولێر وەک قورئان خوێن ناسراو بوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.